بە هیوایی کاتێکی خۆش خوێندکاری ژیر لە گەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی. گەشتمە لاپەڕە ١٨٠. لاپەڕە ١٨٠ باسی پێدا چوونەوە دڵنیابوون لە زاراوەکان و چەمکەکان. دەستەواژێ گونجاو لە لیستەکە هەڵبژێرە پرسیاری ژمارە 1 ئەو کەرتانەی کە مانای هەمان هێندەی خۆی دەدا بریتیە لە کەرتە هاوتاکان. پرسیاری 2 ژمارەی کەرتدار پێک هاتووە لە ژمارەیەکی تەواو و کەرت. پرسیاری 3 بۆ ئەوەی 2 کەرت کۆبکەیەوە کە هەمان ژێران هەبی سەرەی هەردوو کەرتەکان کۆ دەکەیتەوە و ژێرەکە ناگۆڕێت. دڵنیابوون لە کارامەییەکان کەرتێک یان ژمارەیەکی کەرتداری گونجاو بنووسە بەڵام نەنووسرایە ئەو کەرتەی بۆ چ بنووسین بۆ ئەو بەشانەی کە ڕەنگ کراون یان ئەو بەشانەی کە ڕەنگ نەکراون دەبا نووسرابە. گریمان دەیانەوێ بۆ ئەو بەشانەی ڕەنگ کراینە کەواتە لێرە 5 بەش لە 6 بەش ڕەنگ کرایە. لێرە دەتوانم بڵێم 2 بەش لە 5 بەش ڕەنگ کرایە یان دەتوانم بڵێم 4 بەش لە 10 بەش چونکە 4 چوارگۆشە لە 10 چوارگۆشە. لێرە 3 تەواو ڕەنگ کرایە و 2 بەش لە 3 بەش. بۆ هەر کەرتێک 2 کەرتی هاوتا بنووسە. ئاسانترین ڕێ کە سەرە و ژێرەی کەرتەکەی جارانی 2 بکەم یان جارانی 3 بکەم یان جارانی 4 و 5 و 6 و 10 و بە کەیفی خۆم. ئەوە زۆر ئاسانە. کەرتی نوێم بەدەستێک کە هاوتایە لەگەڵ کەرتەکەی خۆم. لێرە ئەو کەرتە هاوتایە لەگەڵ بۆ وێنە 2 بەسەر 4 3 بەسەر 6 4 بەسەر 8 20 بەسەر 40. لێرەش ئەو کەرتە هاوتایە لەگەڵ بۆ وێنە 6 بەش لە 8 بەش یان 9 بەش لە 12 بەش یان 30 بەش لە 40 بەش 300 لەسەر 400 بە کەیف خۆ. لێرەش ئەوەی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. هەر کەرتێک بە سادەترین شێوە بنووسە لە کاتی سادەترین شێوە مەجبور و ناچارم سەرە و ژێرەی دابەشی هەمان کۆڵکەی بکەم کە هاو بەشە. ناتوانم سەرەی دابەشی ژمارە بکەم و ژێرەی دابەشی ژمارەیەکی دیکە ئەوە نابی کاتە لێرە دەبیتە 3 4 1. لێرە دەبیتە 3 5 1. بەراورد بکە. باشترین شتەوەیە وا بکەم ژێرەی کەرتەکان ببیتە هەمان ژمارە ئەو جە بەراوردکەم بەڵام لێرە ئەوە زۆر ئاسانە. 2 3 هەمیشە گەورەتر لە 1 چارەک. پرسیاری 14 ژێرەکان یەکە ئەو کەرتەی سەرەی گەورەتر بی گەورەترە کەواتە 3 بەسەر 8 بچووکترە. لێرە کەرتەکان ئەگەر ژێرەیان بکەمە 1 دەتوانم ئەو شەشەی بکەمە 12 جارانی 2 کەم سەرێ و خوارێ دەبی بە 10 لە 12. بەخۆشم 11 لە 12م هەیە کەواتە 11 لەسەر 12 گەورەترە لە 10 لەسەر 12. پرسیاری 15
لێرانە ناچارم کورتکردنەوە کەرتی یەکەم دەبیتە نیو کەرتی دووەم دەبیتە نیو کەواتە یەکسانن لێرە هەر کەرتێک لەسەر شێوەی ژمارەی کەرددار بنووسە واتە دابەشکردن چونکە سەرێک گەورەترە لە ژێرە 7 دابەش 2 دەکا 3 تەواو 3 جاران 2 6 و نیویش 6 و نیو 3 و نیو 13 بەسەر 15 دەکا 2 جاران 5 10 3 لە 5 3 5 1 17 8 دابەش 3 2 2 جاران 3 6 2 لە 3 14 بەسەر 6 2 جاران 6 12 2 لە 6 2 لە 6 کورت دەکەمەوە دەبیتە 2 تەواو 2 تەواو 1 لە 3 2 لە 6 ئەژمێر بکە چونکە ژێرەی کەرتەکان هەمان ژمارەیە دەتوانم تەنیا سەرەکان کۆ بکەمەوە 7 8 1 پرسیاری 24ش 3 تەواو و 12 تەواو دەکا 15 تەواو 1 و 3 دەکاتە 4 لەسەر 4 ژێرەکەی 4 4 لە 4 هەمیشە دەکاتە 1 تەواو لەگەڵ 15 تەواو دەبیتە 16 تەواو پرسیاری 21 3 و 4 7 7 دابەش 7 1 تەواو پرسیاری 25 7 و 5 12 6 و 3 9 لە 8 بەڵام 9 لە 8 یەکی تەواو هەیە لە 9 چەند هەشتەی یەکی تەواو کەواتە 12 کە دەبی بە 13 و دەمینێتەوە لێرە 1 لە 8 پرسیاری 22 ئەو کەرتەی ژێرەکەی دەبی بکەمە 12 جارانی 3 بکەم سەرەکەش دەبی بە 9 چونکە 3 جاران 3 دەکا 9 4 جاران 3 دەکا 12 کەواتە دەبیتە 12 بەسەر 9 بەسەر 12 کە لەگەڵ 1 بەسەر 12 کۆی دەکەمەوە دەبیتە 10 لە 12 10 12 1 ئەو جا ئەگەر کورتی کەمەوە 5 لە 6 5 6 1 پرسیاری 26 5 دوی لێ بڕوا 3 تەواو 8 5 لێ بڕوا 3 9 9 3 بەسەر 9 دەتوانم کورت کەمەوە بۆ 1 بەسەر 3 پرسیاری 23 ئەو کەرتەی ژێرەکەی دەکەمە 10 جارانی 2 دەکەم سەرەکەش دەبی بە 4 ئەو جا 7 و 4 دەکا 11 تەواو 10 بەش 10 ئەگەر بمەوێ بیکەمە ژمارەی کەرددار 1 ژمارەی تەواو و 1 لە 10 پرسیاری 27 2 لێ بڕوا هیچ نامینێتەوە 0 کەواتە تەنیا 11 لەسەر 12 کەم 5 لەسەر 12 11 کەم 5 دەکاتە 6 لە 12 کورتی بکەمەوە دەکاتە نیو بێمە لای دڵنیابوون لە شیکاری پرسیارەکان دڵنیابوون لە شیکاری پرسیارەکان پرسیاری 28 ئاکام 3 زنجیری لابوو درێژیەکانیان نیو مەتر و 3 چارێکە مەتر و 5 هەشتێکی مەتر بوو ئەو درێژیانە لە بچووکترینەوە بۆ گەورەترین ڕێز بکە ئەمە چ دەکەم ژێرەکەی هەمویان دەکەمە 8
سەرەکەیان بەراورد دەکەم کامە سەرە گەورەتر بوو ئەوە گەورەترە. هەتا یەک لەسەر دوی بکەمە 8 ژێرەکەی دەبیت جارانی چاری بکەم سەرێ و خوارێکەواتە کەرتەکە دەبیتە 4/8. 3 لە 4ش هەتا بکەمە ژێرەکە ببیتە 8 کەرتەکە دەبیت جارانی دوی دەکەم دەبیتە 6/8. 5/8 بەخۆی 5/8 کەواتە کامە لە هەمویان بچووکترە نیوەکە لە هەمویان بچووکترە 4/8 ئەو جا 5/8 ئەو جا 6/8 کە دەکاتە 3/4. ئەوها ڕێزم کردن لە بچووکەوە. پرسیاری 29 ئومێد پێش نیوەڕۆ 2 کاژێر و 3/4 کاژێر کاری کرد. دوای نیوەڕۆژ 3 کاژێر و چارێگە کاتژمێری بەسەر برد بۆ تەواوکردنی کارەکە. ئایا ئەو ماوەیە چەندە کە کارەکە خایاندی؟ ئەمن دەبێ هەردوو کەرتەکان کۆکەمەوە لەگەڵ یەکدی ئەو جا 2 کۆکەمەوە لەگەڵ 3 یەکسان دەبی بە 5 کاژێر 3 کۆکەمەوە لەگەڵ 1 یەکسان دەبی بە 4 4ش هەر بەخۆی لە ژێرەیە 4 هەیە 4 دابەش 4 دەکاتە 1 تەواو کۆی دەکەمەوە لەگەڵ 5ەکە دەکاتە 6 کاژێری تەواو. لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی لاپەڕا 180. هیوادارم چاوپۆشی بکەی لە هەڵەکان و دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەی داهاتوو هەر بژی.